نلجأ إلى تصويت في هذا الشأن. بینای پەرلەمانی عێراق بوو بە گۆڕپانی چیرۆکی ڕووداوێک کە لە مێژووی سیاسی عێراقدا وێنەی نەبووە. پەرلەمانی عێراق لەسەر داوای خۆیان پارێزبەندی لە سەلیم جوبوری سەرۆکی پەرلەمان و هەردوو پەرلەمانتار محەممەد کەربولی و تالیب مەعماری سندەوە بۆ ئەوەی بچنە بەردەم دادگا و بێتاوانی خۆیان بسەلمێنن. دواتر سەلیم جوبوری چووە بەردەم دادگا بۆ سەلماندنی بێتاوانی خۆی لەو تومەتانەی کە لەلایەن وەزیری بەرگری عێراقەوە درابوونە پاڵی و پاش دوو کاتژمێر دادگا بڕیاری بێتاوانی سەلیم جوبوری دەرکرد. ئەو هەنگاوە هەنگاوێکی ئەرێنیە و پشتگیری سیستەمی دادوەری دەکات تا ڕۆڵی ڕاستەقینەی خۆی ببینێت. بەڕاستی ئەوەی لەم دوایاندا ڕوویدا تۆمەتبارکردنێکی ئاشکەی دامەزراوی چاودێریکردن و یاسادانان بوو. دەمانەوێت لە دروستی و نادروستی ئەو زانیاریان دڵنیا بینەوە بۆ ئەوەی هیچ گەندەڵێک لەناو ئەم دامەزراوەیەدا نەمێنێت و بدرێنە دادگا تا بە شێوەیەکی دادپەروەرانە قسەی خۆیان وەربگرن. ئەگەر هاتوو دادگا سلماندی تاوانبارن. دانیشتنەکەی پەرلەمانی عێراق کە بە سەرۆکاتی ئارام شێخ محەممەد بەڕێوە چوو تەواوکەری کۆبوونەوەی پێشوو بوو کە تیایدا وەزیری بەرگری عێراق لەسەر دۆسەی گەندەڵی بانگێش کرابوو، بەڵام لەسەر داوای پەرلەمانتاران بانگێشکردنی خالید عوبەیدی وەزیری بەرگری عێراق بۆ دووشەمەی داهاتوو دواخرا. پەرلەمانتارێکی کوردیش دەڵێت ئەم قۆناغە بۆ کورد گرنگە چونکە بەوتەی ئەو ئێستا ئەوان وەک کورد بوونەتە ناو بژیوان و سەرۆکایەتی دانیشتنەکانی پەرلەمان دەکەن. گرنگی سەرۆکیاتی کوردوی قۆناغە یعنی کورد مانە ئەو وەکە عەرەب دەبێژن بەیض القەبان لە پرۆسەسی سیاسی عێراقی ئەڤرۆ کوردێک برێڤە ببە وی ئەنجومانێن و نەران ئەف مشکلە ئەف زۆر خلافات و ئەزمە سیاسی هەبێ یعنی کورد نەترسێ مواجهی ئەزەماتی عێراقی بکە و مایەژی جوزئەکش عێراقیە هەتا نەبێ وەکو دەولەت. تومەتبارکردنی سەلیم جوبوری بە گەندەڵی لەلایەن خالید عوبەیدی وەزیری بەرگری عێراقەوە لە دوای ئەوە هات کە لە دانیشتنی ڕۆژی یەکی ئەم مانگەی پەرلەمانی عێراق کە وەزیری بەرگری لەسەر دۆسەی گەندەڵی بانگێشی پەرلەمان کرابوو سەلیم جوبوری تومەتبار کرد بە گەندەڵی. لە بەرامبەردا جوبوری کورسی سەرۆکایەتی جێهێشت و ڕایگەیاند تا بێتاوانی خۆی نەسەلمێنێت ناگەڕێتەوە. بەم نووسراوە سەلیم جوبوری توانی قەناعەت بە پەرلەمانتارەکان بکات و تا پارێزبەندی لەسەر لابەرن و بچێتە بەردەم دادگا و دادگاش بێتاوانی بسەلمێنێ. لە ناسیاسەکانیش پێیان وایە کە سەلیم جوبوری بەم هەنگاوە زیرەکانە توانی کێشەکان لەسەر خۆی لابەرێت و دووبارە تۆپەکە بخاتەوە گۆڕپانی خالید عوبەیدیەوە. ئومێد محەممەد نارتی، باغداد.